خۆیەوە ڕاستیەکەیە کە پێویستە ئاماژەی بۆ بکرێ ئەوی شەوەیە کە ئێمە کەلتورێکی ئۆپۆزیسیۆن بوونمان نییە لە کوردستانە بەتایبەتی لەو 29 ساڵی دوای ڕاپەڕینا لە ساڵی 2009 دروست بووە ئەم کەلتورە و خەرمانە ئەم کەلتورە کەمە بەڵام ئەمە ئاماژە نییە بۆ ئەوەی کە ئەم هێزانە خۆیان گرفتیان نەبێ من بۆ خۆم پێم وابێ گۆڕان یان ئەو دەمەی بەرهەم ساڵح ئۆپۆزیسیۆن بوو یا خودێ شاسوار پێشەوەی گرفتی دەرەوان هەبێ گرفتی ناوخۆییان هەیە گرفتی ناوخۆیان هەیە نەیانتوانیوە هەم لە ڕووی ڕۆیای سیاسی هەم لە ڕووی ڕۆیای فکری و هەم لە ڕووی مۆڕاڵی شەوانە تەجاوزی پارتی و یەکێتی بکەن لە نەتیجا لە بازنەی ئەوان ناخوڵاونەتوانێ بۆیە چەند ساڵێ بەردەوامە بنەوە چنەوە هەمان بازنە مەرج نییە بە ناوی ئەوانەوە بچنەوە هەمان بازنە مەرج نییە بە فۆرمی ئەوانەوە بچنەوە هەمان بازنە بەڵام بە شێوە لە شێوەکان لەوانە چن نانتوانێت تەجاوزی ئەوان بکەن هەم لە ڕووی کەلتوری سیاسی هەم لە ڕووی مەسەلە دیموکراسیەکانی ناو حیزبەوانێ نانتوانێت تەجاوزی ئەوە بکەن و بۆیە بە بۆچوونی من قەیرانی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە لە باشووری کوردستانە پێشەوەی قەیرانێکی دەرەچی بێ قەورانیشی ناوخۆیە تەمان بەرامبەر ئەوەش کەلتورێکی نادیموکراسی هەیە کە هێزەکانی کە بەتایبەتی بزانن هێزی منافسانەکە لەسەر سوڵتە هەروە چۆڵی ناکەن و بە ئەنواع و ئەشکال ڕێگری و لەمپەر دروستەکەنە بەردەم هێزەکانە بەڵام هەموو ئەمانە ناتوانانی تۆ پاچیزەیی هێزەکانی ئۆپۆزیسیۆن بسەلمێنیت بەرامبەر ئەوەی کام هۆکارە هەمووی دەرەچیە بەڕێی من هۆکاری سەرەکی ناوخۆیە و مەسەلە هۆکارە سەرەکیە ناوخۆیەکە شاوەیە کە ئەم هێزانە ناتوانێت دیموکراسیت بەرقرارکەن ناتوانێت کاری دەستە جەمعی بکەن گۆڕان کاگنەوشیروان بوو نەوەی نوێ شارسوارە هاوپەیمانیش بەرهەم بوو کە ئەمانە نامێنن بە حیزبەکان تووشی قەیرانە بن واتە شێوەیەک لە شێوەکانی موسەساتی شێوەیەک لە شێوەکانی دیموکراسی شێوەیەک لە شێوەکانی کاری بە کۆمەڵ لە ناو هێزە ئۆپۆزیسیۆنەکانە نییە کە بتوانێت بە مۆڕاڵێکی نوێ و تەجاوزی پارتیۆچێتی بکات ئەزانی من ئاماژەم پێکرد لە سەرەتاوانێ هۆکارێکی بابەتی هەیە هۆکارە بابەتی شەوەیە کە مێژووی ئۆپۆزیسیۆن کەمە لە کوردستانە و تا ئەم دەقەیەش کە ئێمە قسەی تاکەین ئۆپۆزیسیۆن بوون بە تایبەتی ئۆپۆزیسیۆنێکی مەدەنی لەگەڵ کەشێکی مەدەنیا بێ و کەشە مەدەنیە نییە لە کوردستانە تا ئێستا هێزی پێشمەرگەیەکی نەگرێتەوە تا ئێستا بە شێوە لە شێوەکان ئەم هێزانە داردەتی دەستن و لە زۆر ململانی ناوخۆییا بەکارەیان دێن هەروەها بۆ هێزە ناوخۆیەکانی شەمانە و قسەی ڕاستە نەبوونی لە نەتیجا کەلتوری ئۆپۆزیسیۆن نەکاتێکا دووسەبێت کە تۆ کەشێکی دیموکراسی و کەشێکی مەدەنی و ئاشتیانە هەبێ لە کوردستانە هەموو ساتێک تۆ لە بەردەم ئاستەنگی ئەمنی و ئاستەنگی شەڕ و تونوستی ژیایی ئەمە بەشێکێتی بەڵام من جارێککە ئاماژە بۆەکەمەوە جەختکردنەوە لەسەر هۆکاری ناوخۆی ئەم هێزانەی ئۆپۆزیسیۆن بەشێکەوە کارە سەرچێک هەموو ئەم هێزانە لە قۆناغی یەکەمە باش هێناوێنە لە قۆناغی یەکەمە بە حکمەوەی کە یەکەم نوێ بوون دووەم ڕەخنەگرێکی جدی بوونەوە سوڵتەی سیاسی لە کوردستانە باشیانەوە بەڵام دوای قۆناغی دووەما کە یەتە سەر ئۆرگانیزەرکردنی ناوخۆی ئەو حیزبە شکستیان خواردووە و ناتوانێت خۆیان نوێ بکەنانە دوورمەڕەوە گۆڕان سەرەتا زۆر باشێنایی بەڵام لە قۆناغەکانی تر بە تایبەتی دوای نەخۆشکەوتنی کاگنەوشوان نەیتوانی کارێکی بە کۆمەڵکە نەیتوانی بە گروپی دەستە جەمعی شکێن لە ناو حیزبەکە و ئێستا بینیت بژمارەی زۆر لە هەڵسوڵاوە دیارەکانی گۆڕان لە دەرەوەی بزوتنەوەکەن و گۆڕانش بۆتە بەشی لە سوڵتە هەروەها بەرهەم ساڵح من پێما بێ ئەوەی بەرهەم ساڵحیش کردی لە کەلتوری سیاسیا کەم نەبوو خۆی هێزێ جێ بێڵێت و بگەرێتەوە بە ناو حیزبە کۆنەکەی و لە ئۆپۆزیسیۆنەوە بچێتەوە ناو سوڵتە و هەروەها ئەمەی ئێستا قەیرانی شاسواری شتیاتی من پێما بە قەیرانی ناوخۆییە ڕاستە پارتیۆچێتی دەخولیان تیا کردووە بە تایبەتی یەکێتی بەڵام قەیرانەکە سەرەتا ناوخۆیی بووە نەتوانەوە ئۆرگانیزەی ئەو ڕێکخراوە بکرێت لەسەر ئەساسێکی شەفافێت لەسەر ئەساسێکی دیموکراتی و ئێستا و قەیرانە نابینەوە کە هەیە بە کورتی و بە کورتی هۆکاری ناوخۆیی هەیە و هۆکاری بابەتیشەیە کە مەسەلەی نەبوونی کەلتورێکی ئۆپۆزیسیۆن بوون ئەگەر ئێمە سەیری ململانەی یەکێتی و گۆڕان بکەین دوای ئەوەی گۆڕان دروست بوو ململانێکی تونگ هەبوو لە بینانە حتا زۆر جار ئەو ململانەیە ئاسەکەی گەیشتە ئەوەی کە لە ململانەی بینی پارتی گۆڕان زیاتر بێ ئەمەش بە تەسەوری منە گەڕایەوە بۆەوەی کە خۆی گۆڕان بەشێ بوو لە یەکێتی جیابەوە لێ و ئەو هێزیان دروست کرد نەوەی نوێش بۆ چوونی من بەشێکە لە قاعیدەی گۆڕان کە دروست بووە لەبەرەوە پەرچەکردداری ئەو هێزانایە هێزیی وەکو یەکێتی بەرامبەر گۆڕان بەرامبەر نەوەی نوێ پەرچەکرددارێکە کە هەستەکە بەشێ بۆ لە خۆی و ئێستا ئێوێ نوێنەرایەتی ئەو بکوە ئەوێ شوێن پێی ئەو لاقا لەبەرەوە لە کوردستان و لە کەلتوری سیاسی کوردستان ئەو شتانە تا ڕادەیەک ڕۆتینە و ئاساییەکە ئەوێزە لی جیابیتەوانێ ئەگەر توندوتیژی جانە بێ دوای سراعکی سیاسی تونگە بێ لە بینانە من پێما بێ بەشێکی ئایدۆلۆژیەکانێ حزب لەگەڵانێ حزبی کا هەڵناکە بەشیش کەشی بە بۆچوونی من بیرتەسکی و داخراوی و حیزبانەیە ئەجنا تۆکری هاوپەیمانەتی دروستکەی هاوپەیمانێتیی بەرفراوان هەر هاوپەیمانێتیی سیاسی نەبێ هاوپەیمانێتیی کۆمەڵایەتی بێ کە شۆڕ بێتەوە بە ناو کۆمەلگای مەدەنیوانە لە بۆ فەتێشی هەڵبژاردن دوای فەتێ هەڵبژاردنەکەەوە هاوپەیمانێتی هەریشی و بەلای بەڕێگەی خۆیان بڕوە بەڵام ئەو عقلێتە کراوەیە نییە لە کوردستانەوە بە تایبەتی هێزەکانی ئۆپۆزیسیۆن سەبەدەست کەسی یەکەمی شەوە ئەناڵێنن کەسی یەکەمی بەهێزی تیانە جارە
شتمان مستەفایەکە بۆی توانی تا ڕادەیە کاریگەری یا لایەنەکانی تر کۆ بکاتەوە ئێستا ئەو نەماوە بە کوردی ئێمە زیاتر لە قیرانێکمانەیە هەم قیرانی ستراکتۆری ئۆپۆزیسیۆنمانەیە و هەم قیرانی کەسیەکەمانەیە هەم قیرانی دیموکراسیەتمانەیە هەم قیرانی شەفافیەتمانەیە هەم قیرانێکی زۆر گەورەمانەیە کە نەیانتوانیوە مۆراڵی پارتی وچێتی تەجاوز کرد